هەرزانی دەفرۆش دوو هەرزانتر دەفرۆش هیچ نافرۆش نرخەکانم هەرزان کردی و کەسیش ناوێت ناوەڵا کەس نایە ناوەڵا بە دوو هەرزانم کردو کەس نایە بێزارین وەڵا زۆر بێزارین وەی لێ هاتی لە خۆتان بێزار ئەرە وەڵا بێزار بووین بە قورئان بێزار بووین هیچ بەدەست نایەن هیچ ناوەڵا باش ئێستا ئەگە ئەو ڕاتبە بێتەوە بازار یعنی ئەو ڕاتبە بدێتە خەڵک موچە خۆر پارەی پێ بێتە بازاڕی پێ دوانە عەرەکەی باش لە بازار بەرەوەڵا فەرق زۆر دەکا عالم هەمێدی پیا دەکاتەوە ئێستا هیچ هەمێدی نییە عالم ئەو ڕۆ سبەینە دەی زاعەکان دەڵێن دێ بەس هیچ ئیسیفادەی نییە نایە سبەی عالم بە تەماوەیە کە بێ ئەو زوحمەی بێ و زوحمەی بێ هیچ نییە زاعەکان نە سبەی دێ دوای دێ ڕۆژێش کە دێ زوحمەیش کە دی هەر خۆ خافراندنە عالەمەکەش تێگەیشتووە دەزانێت کارەبا چەند هات بووە وڵا زۆر هاتووە لە جێشی لەوەی تەلەفۆنیان بگرن 600,000 هاتووە لە جێشی 50,000 لە جێشی 131,000 هاتووە یەکمانجی بوو ناوەڵاوی کۆن و لە سەلمانە ملیێنێکم ئایە بۆ هاتوۆتەوە ئێستا عەرە وڵا پێم نادرێت نیمە بی دەبێ دەنا دەیدێنێ بەس نیمانە